ئەمە شاری سلێمانیە، ئەو شارەی بۆ هەندێک کەس پڕە لە خەونی ساوز و سوور و بۆ هەندێکی دیکەیش سووکە دۆزەخێکی داخراوە. ئێمە بە دەستی ئومێد و دووباڵی بەخشینەوە دەگەڕێین لەو کوچە و کۆڵانانەی فەرامۆشی هەموو شتێکی داپۆشیوە. ئێمە چاوەتیژ و دووربینەکەی بەخشین ئەم جارەیان بە خۆمان و بەخشندەی ئێوەوە، بە خۆمان و دەستی درێژی هاوکاریەکانی ئێوەوە خۆ دەکەین بە ماڵێکدا بە ئومێدی کۆتا گەیشتنی ئەو حاڵ و ژیانەیان کە لە مێژە شادی تیایدا باری کردووە و نائومێدی هێلانەی خۆی تێدا هەڵبەستووە. لێرە و لەم ماڵەدا تەنها مناڵەکان ناگرین، تەنها ژنێکی ڕەشپۆشی خاکەسار هەنسکی نائومێدی ملی هەڵ ناکەنێ. لێرە دەرگا لەسەر حکایەتێک دەکرێتەوە کە دیواریش بەخەم هەڵچنراوە. لێرە پەنجەرە پڕ لە ڕوانینی نائومێدی، دەرگا بەڕووی خۆشیدا دەمێکە داخراوە. لێرە و لەم ماڵەدا تەنها چاوەکان لێزمە ناکەن، بەڵکو مێچ و لاشیپانەکانیش بەسەر کۆستی خۆیاندا دەگرین. ئەم مناڵم شەڵک دەماغە، تەمەنی 5 ساڵە. ڕۆژانە ئەبێ من 4,000 ئەم هەڵمەی بۆ بکەم. ئەگەر بووینەکەم هەناسەیتم نەبێ ئەنگە نەفەسە بێ دانانیشێ. ئێستا کورسی خاص تایبەتی ئەمانە هەیە بە 500,000. من توانای ئیلازێکم نییە بۆ بکڕم، لە توی توانای ئەوەم هەیە کورسی بۆ بکڕم. نەبوونی زۆر قورسە، ناڵی نەخۆش لە ماڵەوە زۆر قورسە. ئەگەر لە کاتێکا نەدبێ نەتوانی هیچی بۆ بکەیت. تۆ کرێچیبی هاوسەرەکەت بێ گورسی لەوێ ئینجیلاقی تشتی هەیە، ئەگەر ڕۆژێ بڕوا بۆ کرێکاری ماندوو بێ بە هەفتەیەک ئەکەوێتە ژێر جێگە. ئەبێ دوو ئەوەنە قەرزکەم هەتا چارەسەری ئەویش پێکەم. دوو مناڵی نەخۆشم هەیە، ئەمە شەلل دەماغە، ئەوەی تریان دڵی کونە. ئەمە هەموو عیلاجی ئەوە بە پارە نەبێ ناکرێ، پارەم پێ نەبێ ناکرێ. کرێچین 5 ساڵە من نەخەوتوم لەواتێک کەس باوەڕ نەکا. ئاوا بە دیاریەوە دانیشتم، ئاوا گرتومە نەکا بە خەمچێ. زکم پێویستی پێ زەعیفەیە، خۆم بێ کەسم کەسێکی وامە کە دەستگیرۆین بکە یارمەتیم بە. دایکێک لە پشت دیوارانەوە لە ناو ماڵێکدا کە هەموو شتێک ڕەنگی خەمی گرتووە، لە ناو بەرگی ڕەشی خەمدا باوەشی بۆ کچە نەخۆشەکەی کردو بە جۆلانە و بەخەم ڕایدەژێنێ. ئەو بەخەمێکی قوڵەوە کە لە مێژە هەناسەی سوار کردووە دەڵێ چی بکەم دوای ئەوەی چەندەن کە حەپێک و شروبێکی دەدەمێ لە باوەشمدا دەیخەوێنم، ئەو لە باوەشمدا نەبێ ناحەوێتەوە. ئەو بەو سیما خەماییەوە دەڵێ هەژاری و نەخۆشی هەردووک پێکەوە هاتوونە ماڵەکەمان، ڕەنگە هەرگیز نەڕۆن. جاری مەسرفی خواردن هەر ناکەین، قەنەعەت کە ئێوارە نیسکێنم لێلام کە خۆمان هەر شتێکمان بە ڕۆژوە. تەنانەت دراوسەیەکیش گومانم منە لێ ناکەم کە ڕۆژانە جەمی ڕۆژانەمان نیە، یان مناڵەکان داوای مریشکەکەن، داوای گۆشتەکەن، داوای شیرینیەکەن، چونکە بە ڕۆژ و نەفسیانە ستە سەرە مشت. ئەگەر دینارێکم بۆ بێ کەسێک یارمەتی باڕاکە بۆ عیادە، بۆ خەستەخانە، بۆ کرێخان و ئیتر لە نەفسی خۆمان گرنگیمان بەوە نایەوە کە چیە خۆن چی ناخۆن هەرچی بێ.
دراوسێکم ناو سازی بۆ کردبووم بۆی ناربووم پاشی و ئەومان خواردە لەگەر چای محەممەد بەو ڕووەبەری و بێنازەیەوە بۆ خوشکەکەی دەڵێت ئەو چاک بێتەوە هیچی تری ناوێ بەو دڵە پیر و ناسکەیەوە دەڵێ تۆ بڵێ خوشکەکەم چاک بێتەوە تا یاری لەگەڵ بکەم ئەو هەمیشە گیرفانەکانی خاڵیە کەچی هیچ جارێک لای هاوڕێکانی ناڵێ پارەم پێ نییە کوڕەکەم نار بۆ فڕن خۆزگە ئەمردم قەت ئەو ڕۆژەم نابینی لەبەر ئەوەی باری دەرونی تێکچوو زۆر یەک پارەم پێ نەبوو بیەمێ وتم محەممەدیان بڕۆ بای هەزار نانم بۆ بێنە لە فڕنەکە لە سڕەوەستا بوو سعاتێکی بەسەرات و نەهات وتم ئەچم بە شوێنیانەکە سیارە لێ یابێ ئەم مناڵم جێهێش لە باوەشی باوکە ڕۆیشتم لە دوورەوە وەستاوە چاوی پڕ فەرمێسک بە وتم ڕۆ لە بۆ ناچی نان بێنی وتیدا لە ڕوون نایە بڵێم بە قەرزدارم بەری ئەوەنە نەفس بەرزە ناتوانم داوای شتێ بکەم لە خەڵک کە خۆم پارەم پێ نەبی 26 ڕەمەزان پار چەند ساڵە ئێمە حاڵمان وایە بە ڕۆژوە بێ هەموو ڕۆژوەکانی گرتووە داوای یەک هێلکەی کرد خوا ئاگادارە نەمتوانی ئەم هێلکەی بۆ بکڕم بۆی چاکەم بۆ پاشی و بێ پاشی و بە ڕۆژوو بوو ئەم مناڵم خوا لە سەروی شاهیدە تەنها یارمەتی خوشکەکانم بن لەگەڵ باوکمە باوکم خاوەن یەک گورشی لە 2015 بۆ خوشکەکەم میفرۆشت دوعا من ئەمەوێت داواکاریم لە هەموو مسلمان هەیە تەنها چارەسەری خوشکەکانم بکەن لەگەڵ باوکمە من بەسەریم زۆر بە باوکمە و خوشکەکانم هێتەوە دایکم کە ئەڵێ بڕۆ بە مەکتەب داوای پارەی لێ ناکەم هەتا خۆی ئەماتێ جاری وای دایکم پێ نییە قسە ناکەم ڕێگەڕۆم بە مەکتەب بۆ خۆمانەکانە مەخەنەوە یەمەوە بەس بە دایکم ئەڵام چیمانەیە دایکم ئەڵێ برنجش لەیان ساوار ئەوانە ئەڵم لەخوا بە زیاد بێ تەنها کە هەموو ڕۆژێک بەسەرێکەوە وایە دوعا بە دڵی کونەوە ڕۆژە ناسکەکانی منداڵی خۆی بەڕێ دەکات نازانم ئەو هەموو فرمێسکەی لەکوێ دێنێ چۆن ئەم کوڵی گریانەی دەیکاتە گوڵێکی سیس ئەویش هیچی ناوێ تەنها شیفای خوشکەکەی نەبێ ئەمەم دوعاە تەمەنی 8 ساڵە لە پۆلی دووە دڵی کونە باوکی گورچی لەی بۆ فرۆش 2015 چارەسەرمان بۆ کرد لەخوا بە زیاد بێ ئەو کات زۆر باش بوو ئێستا بردومانتەوە دکتۆر ئەڵێ دڵی لە حەجمی خۆی گەورەترێ بێ پێویستی بە عیلاجە پێویستی بە بەردەوامی بە چاودێری دکتۆرە من ناتوانم بیبەمەوە بۆ دکتۆر لەبەر ئەمە نەمتوانیوە ئەم ببەم بۆ دکتۆر قژم لێ بڕیوە هەموو قژەکەی دەرەهەی هەموو گیانی شینە بێتەوە هەموو کاتێک ئەڵێ زکمێ شێدایە یعنی ناتوانم هیچی بۆ بکەم زۆرم کونە هەموو جارێک چاوم شینە بێتەوە کارێک ئەچم بۆ مەکتەب مەعایدم تێکەوە نابێ بڕۆ بۆ تەوالێتەکەشی تێکسە نییە بۆ بماوە حەزەکەی یارمەتی خوشکەکەم بەر بەس یارمەتی باربەتی چوو نابێت خۆشم نەخۆشم والله چوومە خەستەخانە ئێراوی حکومی پارەم نەبوو وامزانی بیتاخەکە بە بەلاشە بیتاخەکە بە 4000 بوو والله نەمبوو بیەم قەت بیرم ناچێتە
زیاتر لە ساڵێکە من نەچوومە مریشکێ بکڕم. ئەگەر مسلمانن باوەڕم پێکەن زیاتر لە ساڵێکە سوێندی ئەوە ناخۆم ئەگەر دراوسەیەک لە دەرگای یابی وتبی ها ئەمە کیلۆیە مریشک. ئەمە ساڵێکە ئێمە گۆشتیش هەر هیچ ئەگەر ژێژنی قوربانە مسلمانێ شکێ خێر بکا بۆمان بینی. بەدەیان جار ئەو مناڵانم بێ پارە چوونەتە مەکتەب بە هەردووکیان 250 پێ نەبووە کەسیش نەیزانیوە نەمهێشتوە کەس بزانێ وتومە باس نەکەن خوا گەورەیە خوامان هەیە. باوکێک لەم ماڵەدا هەیە باوکێک احتیاجی بەیانیان زوو دەیکاتە دەرەوە تا بەدەستی زبری کرێکاری ئێوارە بە چەند دینارێکەوە بگڕێتەوە. ئەو بەشێک لە جستەی خۆی فرۆشت بۆ ئەوی مناڵە نەخۆشەکەی بژی کەچی خۆشی و کچەکەیشی بەم شێوەیە لە ژێرباری نەخۆشین و هەژارێکی پڕۆکێنەردا ژیان بەڕێ دەکەن. ژیانێک کە شەو هێن توولانی و درێژە ڕۆژی ئاسوودەیی تیایدا هەڵنایە. ڕەحمەتی خوا لەو برا بسڵمانی لەو خوشکەی کە ئەم بینێ وەکو دایکێک کە دەنگ مەبیسێ دوو ژوورم بۆ پێکەوەنێن سەرم بستە زێر سەخفێک کەس سەری ماگ لە دەرگاکە نەیە کەس داوای کرێم لێ نەکە.